لە چەند خوێندنگەیەکی کەرکووک فستیڤاڵی ساڵانە بەڕێوە چوو. با نمایشی هونەری فستیڤاڵەکان دەستیان پێکرد و ئامانج لەم جۆرە چالاکیانە ئاشناکردنی خوێندکارانە بە کلتور و دابوونەریت و خواردنی کوردەواری ساڵانە و لە وەرزی بەهار چەندین فستیڤاڵی لەم شێوەیە ئەنجام دەدرێت. درێژەی کار و چالاکیەکانی قوتابخانەکان و خوێندنگەکانی خوێندنی کوردی فستیڤاڵی ساڵانەی هەموو قوتابخانەکانە قوتابخانەی بەجیا سازی دەکات ئەوانەی کە خۆی ئامادە کردووە. ئێمە تەژیر ئەو قوتابخانەکەین کام جۆرە چالاکی ئەنجامەدەن و یەکەی چالاکی قوتابخانەکان هاوکاریانە بێ. ئەمە نمونەیەکە لە زوندوی قوتابخانەکانی خوێندنی کوردی و ساڵانە لە مانگەکانی ئازار و نەورۆز ئەم جۆرە چالاکی ئەنجامەدەین. بەسمان لەمکردنەوەی ئەم فستیڤاڵە ئەوەیە کە لەپۆر و کلتوری کوردیمان بە نەوەکانمان بناسیێنین، چونکە ئەم نەوانە ئێمە ئەڕۆین و بەجێ هێڵین ئەوان لە دوای ئێمەون بۆەوەی کلتوری باو باپیرانمان بزانن چییە. لەوانەیە هەنە شتیان بۆ باز بکرێت لە زمانی کوردی و دوایش بچنە کولەی ئادابی کوردی نەزان ئەو شتانە چییە. ئەبێ ئێمە لە ئێستاوە کە لە قۆناغی سەرەتاین ڕایان بهێنین و ناساندنیان بکەین بۆ ئەو شتە فۆلکلۆریانی کە هەمانە. نمایشی زانستی بەشێکی دیکە بوو لە چالاکیەکانی فستیڤاڵی دواناوەندی هۆزان کە لەلایەن خوێندکاران و مامۆستایانی خوێندنگەکەەوە ئامادە کرابوو با مەبەستی ئەنجامدانی بابەتە زانستیەکان بە شێوەیەکی پراکتیکی. ئێمە ساڵانە هەڵەسین بە فستیڤاڵێکی هونەری و زانستی بۆ زیاتر ئاشناکردنی تەلەبەکان و خوێندکارەکانمان بە بابەتە زانستیەکان بۆی زیاتر لە نزیکەوە کارلەکان بینێ بابەتەکان ببینێ یاساکان ببینێ خۆی بەدەستی خۆی دروستی کە ئەکی دوانی وەکەوە نییە کە لە ناوپۆلای خوێنێ زیاتر بۆ دوورکەوتنەوە لە خوێندن و تاقیکردنەوە و کتاب و دەفتەر و بۆ ئەم شێوانە. بەڵام 2 ساڵی پێشوو دابڕین لەم فستیڤاڵانە لەم چالاکیانە بۆ نەی پەتای کۆڕۆنەوە لەخوا بەزیاد بێ و سپاس بۆخوا ئەم ساڵتوانیمان ئەوەی سەرشانمان بوو کردمان. و خوێندنگاکانی کەرکووک فستیڤاڵی ساڵانەی خۆیان لە وەرزی بەهاردا ئەنجام دەدەن. چەندین چالاکی هونەری و زانستی و کە لە پووری کوردی تێدا نمایش دەکرێت و خوێندکاران بە دابوونەریتی کۆنی کورد ئاشنا دەبن. دیار تاڵێب، کەناڵی کەرکووک.